یاریشی زۆر باشمان ئەنجامدا بەڵام حەکەم داوا لە یەکیتی تۆپی پێی کوردستان دەکەم لەگەڵ حەکەمی دادەنێن بە حەکەم بە عەدالەت کار بکەن دوو پەنەرتی 100% نەکردێ لە پەنەرتی ئیستیفادە نییە لە پەنەرتی فایدە نییە ئەگەر گۆلم نەکرد و دەبی پەنەرتی بدەیە من داوا لە یەکیتی تۆپی پێی کوردستان دەکەم بە حەکەمی دانێ حەکەم بە عەدالەت کار بکەن من لە بادینان بێم لە سۆران بێخەدرم لێ بکە داوا لە یەکیتی تۆپی پێی کوردستان دەکەم پێداچوونەوە بە حەکەمەکاندا بکەن سەرەتا ئەمڕۆ یاریێکی باشمان ئەنجام لەگە تیپێکی زۆر بێژ یانێ بەردەڕژێک بلو یانەکە منافس بلەگەن ئەگەمە سەرکەوت بۆ قۆناغدات و بەڵام ئێستا ئێمە کارەکەمان دەست تازە هیچمان نەگوت ڕاستە چار یاریمان لە کۆمەڵی خۆمان برتۆ بە یەکەم بەسەکەتێن بەڵام تازە ئێستا ئەرکەکەمە دەست پێ دەکات لەو دوو یاریە ئەمە دەبێ خۆمان بۆ دوو یاریمان دوکەن چکە هەموو شتێکمان ئەو دوو یاریەک لای دەکاتەوە ئەومان دوبنێ ساڵمان ئەم دوو یاری ئینشاڵڵا لەو دوو یاریش خوای گەورە موفقمان دەکات هەموو تومعمانەوە بگەین بە دەرەجەیەک ئینشاڵڵا و یاریزانن کۆمەڵ یاریزانێکی لاو ئاسبەرز تیاندا هەیە و ئەدای باشتر پێشکەشکەن لەو دوو یاریمەوە ئینشاڵڵا یەکی دەبن لەو یاریدانەی کەسە دەکەین بۆ دەرەجەیەک